نەوێری قسەیەک لەسەر مەسئولەکی ساقیت و دز و بێڕەوش بکە بەڵام منداڵ و ژن و دایک و خوشک و برا و ئێوەی ئێمەمانان بە کەیف خۆیان لا فاوبی با بگیرێ یانە بکرێتن وەتا کەنجی نێ ئەو قەرەباغیانە هێتا لۆ نازمە بەردەم شارەوانی ئەوانە لەو گەڕەکان هەخردنەوە بڕەوەن دەبرێت دەست و چێشنەوە کاک هەر لە گچکەکان دەست پێ بکەم برێت دەست و چێشنەوە کێ بەرپرسەلەوەی هەموو ساڵێ 2000 ئەنگۆ تووشە و لافا و کارە ساتەی دەبن کێ بەرپرسە ئەو مەسئولانە بەرپرسن بڕوا بکەن ئەوە هەر زەرەرێکتان پێ دەکەوی هەر دینارێک باز دادرن ئەو مەسئولانان تاوەکەی من بڕۆن فێرە ئەو ئیرادە بن نەوەک بڵێن مشکلە نییە جان سەلامەت بێت بەتەمای خوای کە دەڵێم ینی بۆی بەغەڵەت دینەگەنێکی کاچی من کە گوتت بەتەمای خوا لەی دادەنیشی چاوەڕێی لافاوە شکە بکە چاوەڕێی زیانە شکە بکە چاوەڕێی کارەساتە شکە غەڵەتەکە لێرەدایە ئەو مەسئولانە بەرپرسن لە ژیانتان لە هەموو دنیا من ناڵێم کوردستان ئەوروپایە بەس هەر لەو هەفتەی سەرۆک وەزیرانی فنلەندا یعنی منەشی زۆر بچووکە چکە ئینسان دەبی لاسایی ئەوروپا بکاتەوە نەک لاسایی مەقادیشۆ و سۆماڵ و ئەریتریا بکات و بەنمە حکومڕانە خراپەکان سەرۆک وەزیرانی فنلەندا مجرد کارمەندێکی نەخۆش بووە لە دیسکۆ بووە حەیایان برد وتیان چه دەوێت توش نەبووی تەلەفۆنەوە کرد حەیایان بە داوای لێبوردنی کرد سەرۆک وەزیران کورە لە لای من مەسرور بارزانی 18 ملیۆن دۆلار بەس ئەوەی لێک بووە گەورە ئەگەنان 10 هەندەی 100 ئەوەندەی هەیە مەسەلەن کەیسی جەلال بەرێشانە مەسەلەن کەیسی خوێندکارانە مەسەلەن دەیان لەو جۆرە کەیسانێکی هەر تەقیفێ هەر تەقی دێتە سەر تەلەڤیزیۆن دەرێت چاکسازی دەکەم حکومڕانەتی وادێ ئەو هەموو فەشەلە حکومڕانەتی پارتی لە هەولێرێ ئەو هەموو ئابروچوونەی ئەو کابینەیە ئەو هەموو شکستە کورە خۆ سەخیفەک نییە دەست بچێشتەوە وتمان ئەو وەزیری سامانە سروشتەکان عزەتی هینا کە کەرامەتی هینا کەچی بە 2 سەعاتی ڕووکردنەوەی دەوتی نەکشایمەوە لە کاتێکدا نەفت نادا یعنی کێشەکە لەوەدایە هاوڕێیان وەرە ئەو هەموو ساڵانە ئەنگۆ لافاوی ئەوە دەکەن ساڵانە کوشتن ساڵانە برسی بوون ئێستا بۆ 45 ڕۆژە مەعاشە نەدرایتێ ئەو زەریبە خەیاڵیەی خراوەتە سەرتەن ئاوانیە کو لە کوردەواری مە مەڕ هەبوو زۆر لەو خاوەن مەڕەکان دوو پتک دوو قومی شیریان لە بۆ بەرخەکان نەدەهێشتەوە هەمویان دەکردە شیر ماس دەیان فرۆشت لە بۆ وەڵڵا وەتان لێهاتیە من پێم وایە یعنی کە ئەوە دەڵێم ئەو لافاوانەتان لۆجیانی بەردەوام دەبی وەرە ئەتوو ماڵ هەیە بە 1000 دەردەسەری هەتە سەیارێکی کردە ئەڵێ 400 لۆ 600 سەیارە کە تەگەڕە کوشتەکان هەر کەس نابینیتەوە چەند کەسێک شوێن بزرە منداڵی دەرمانگ تەرمی ڕۆیە کەس نازانی لە چێە کێ بەرپرسە ئەو مەسئولە ساقیتانە بڕۆنە بەردەمیان بڕۆن تووڕەبوونی خۆتان دەربەبڕ خۆ دنیا خرا نابی کاچی من خۆ یەکێک ئەگەر 2 شەقل لێ دەدەت سێ سەبانی کلاشکۆفەکەی دەست دەدەیە 75 پیۆ دەنێ لەسەر کۆترەج کات کۆترەکات من ناڵێم ینی شتی زۆر بڕۆ شۆڕش بکە ڕاپەڕینکە بەس بڕۆ فرسەتە بڕۆ ئەو مەسئولانە بترسێنە بڕۆ بەری پارێزگاری هەولێر ئومێد خۆشنەوە دەست بچێشەوە یان ئەوەتە کۆمەڵێک بەرپرس دەست بچێشنەوە بڕۆ فێر بن مەعقولە مدیری شارەوانی هەولێری ئەو هەموو شارەوانی بەلەدیە ناحیەکان ئەو هەموو تاوانە بەرامبەر خەڵک دەکەیەوە چی بەرزەچی بانان سوێنێ دەستنەوە سەدەوە ئەوە لە چێ بوو ئەو هەموو زیانە بەر خەڵک بکەویتن و بە ئازادانش ئەوە بن بڕۆن لاسە هەوڵ بدە دیفاع لا کاکە لە ماڵی خۆت بکە لە سیارەی خۆت بکە کە بەڕەند و شانشی زۆر پەیدای دەکەی بە پێنجە دەڕوا وەڵای هیچ غەزەبی ئیلاهی نییە ئەگەر ئاوەڕۆ باش بیت هیچ ئەچێشانتان نابی باشە ئەمە لێرە لە ناو وڵاتی بەفر و ئاو باو باران دەژین ئەوە لۆ ڕۆژێک شتیوا نابی بەجددیمان لۆ لە هەشتاکان خەڵک تووشی ئەوە نەدەبوو لۆ لە هەموو وڵاتە پێشکەوتەکان ڕۆژێک لە ڕۆژان ئەو چێشانیە بۆ بەس لە کوردستان هەیە لە هەولێرە هەیە وەڵی 10 ساڵ زیاتر ئەمن ئەو لافاوەی دەبینم کە ڕوبەڕووی خەڵک دەبیتەوە هەمووش نەوزاد ملپان نەوزاد هادی کادەتان گۆت قسە خۆشەوە بزانە چی کارە ساتەشی دروست کردیە ئەوە حکومڕانی پارتیە
او حکمرانی آل بارزانه هاورێ من بەڕاستی هەدە دڵەکە تووڕەبوونەکە ببوون یعنی نازانی چ بکەی هەموو ڕۆژێک کارە ساتێکتان توش دەبی